نازانم باتڵە با بڵە باتڵە لەبەرەوەی قسەکانی باتڵە. تۆ باسی چ جۆرە دیموکراسیەک دەکەیت کاتێک نقم بوویت لە دەستوەردان لە دەسەڵاتی دادوەری و هەڵبەستنی دۆسیەی هەڵبەستراو بۆ تەسبیەکردنی نەیارەکانت. ئەمە نوێترین پۆستی سروە عەبدولواحید خوشک و جێگریشە سوار عەبدولواحیدی سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێیە بەرامبەر بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی. ئەم قسەی سروە عەبدولواحید هەر درێژەی ناکۆکیە پێشوەکانی بافڵ تاڵەبانی و شاسوار عەبدولواحیدە کە بە بێڕێزی ناوی یەکتریان دەهێنا وەک ئەم نمونەیە. کاکشان سپارەکە ئەدهین باتڵە با بڵە باتڵە. سروە عەبدولواحید لە درێژەی پۆستەکەیدا دژی بافڵ تاڵەبانی ڕایگەیاندووە. باس لە بوونی حزبە ئۆپۆزیسیۆنەکان دەکات لە سلێمانی وەک ئەوەی دەستکەوتێکی دیموکراسی بێت، بەڵام ئەو چاوپۆشی لەوە دەکات کە سەرۆکی گەورەترین پارتی ئۆپۆزیسیۆنی هەرێم کە سێەم گەورەترین هێزی سیاسیە دەستگیر کراوە. جێگری سەرۆکینەوەی نوێ هەر بە سەرۆکی یەکێتیشەوە نەوەستاوە دەڵێت گاڵتەجاڕی تەنها لەم لێدوانانەدا نییە، بەڵکو لە لایەنە عەرەبیە ئامادەبووەکانیشدایە کە چەپڵە لێدەن و ڕازی دەبن بەو تۆمەتانە وەک ئەوەی هاوبەش بن لە شەرعیەتدان بەستەم لە بری ئەوەی لەگەڵ دادپەروەریدا بوەستنەوە.